گردبوونەوە و دانانی چەپکە گوڵی ڕێزە لە شوێنی کوشتنی ڕۆژنامەوان و لێکۆڵەر ناگەهان ئاکارسەل کە بە زیلان ناسراوە. ئەم ژن و چالاکوانانەی هەرێمی کوردستان کە بۆ دەربڕینی تووڕەیی و بێزاری خۆیان لە تیرۆرکردنی ژنە نووسەر و لێکۆڵەرێکی کورد لێرە وەستاون دەڵێن دووبارەبوونەوەی ئەم حاڵەتانە ئاماژەی مەترسیدارن لەسەر نەپاراستنی ئەمنیەتی هەرێمی کوردستان. کوشتن و تیرۆرکردنی هاوڕێی ئازیزمان زیلان کە ناگەهانیشی پێ ئەوترێت لە ئێستا و لە ڕابردووە کە چەنەها کەسی وا هەبووە چەنەها حاڵەتی وا هەبووە بەداخەوە بە ڕۆژی ڕووناک تەقیان لێکراوە وەلایانی پەیوەندیدار بەڕاستی ئەو تێروستانە کە بە ئاشکرا لە ڕێگە کامێرەکانەوە لە ڕۆژی ڕووناکە ئەکوژێن ئاشکرایە بیانکرێ بە سزای یاسایی خۆیان بکە بۆ ئەوی ئەم شتانەی ترەوە دووبارە نەبێتەوە ئەو ڕاچڵەکینانە هەمیشە درێژەی نەبێت. ناگەهان ئاکارسەل کە سەرنووسەری گۆڤاری ژنۆلۆژی و ئەندامی ناوەندی ئەکادیمی ژنۆلۆژی بوو هەروەها لێکۆڵەر بوو لە بواری زانست و مێژووی ژنانی کورد. سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە کاتێک بەرەو شوێنی کارەکەی بەڕێکەوتبوو لەم شوێنەکە یەکێکە لە قەرەباڵغترین و دیارترین کۆڵانەکانی شاری سلێمانی درایە بەردەستڕێژی گولە و گیانی سپارت. دانیشتوانی گەڕەکەکە باز لە ساتی ڕووداوەکە دەکەن و داوا دەکەن لایەنە پەیوەندیدارەکان پەیوەست بن بە پاراستنی ئەمنیەتی شاری سلێمانی و دانیشتوانەکەی. من لە ژوورەوە لەگەڵ خێزانەکەمە دانیشتە بووم من کتێب مەخێنەوە خێزانەکەشم سەری مۆبایل و شتێک کردەوە کاتێکم زانی هەڵسان تۆزی ئەو بخۆم هەڵسانە سەر پێ بوو بە تەقای خۆم دانەوان لە ژوورەوتم بەخۆ تەقە لە ماڵی ماکری ئاگام لێ لەم ناوەشت و کەڵبەرز بووە ئیتر چاوەڕێ بووم تا تەقەکە نەما دەرگاکەم کردەوە بە هێواشی هاتم تمزانم چییە ئەم تەقای لە ماڵی ئێمە ئەمەم دی جامەکەم شکاوە ئەو ڕمایەوەیشێک لێوا کەوتبوو. بەس چیمان ئەوێ پارێزراوی ئاسایشمانویشتی تر باش خوا ڕەحمی بۆ کرد کە مناڵەکانمان بەیانی مووی لە مەکتەب بوون من ئەم مناڵە لە ابتدائیان ئەمانیان ببینایە بەیتێک ئەلەویە من کوڕە گەورەکەم کە لە کولیەیە لە بەیانیەوە تووشی شۆک بووە حەپەساوە یعنی بەڕاستی خوا بۆ ڕەحمی کردووە هاتوتە دەرەوە سلفەکە لە ئەوتی ئافرەتەکەم بینیوە بەس ئافرەتەکە کە شەقێکی لەسەر بۆ هات بەرەوسەرەوە وتی گەڕاوەوە عەترێ لە خۆی بە ئەم قاتیلەش بە نازانم چۆن چۆنی بۆ دوای کەوتووە لە بەیانیەوە ئەڵێدایە ئەو حاڵەتی لە بەرچاومە نازانم لە دڵم دەرناچێ. زیلان کە لە شاری کۆنیا و لەبەر هۆکاری سیاسی ڕووی لە هەرێمی کوردستان کردبوو ماوەی زیاتر لە ساڵێکە سەرقاڵی کۆکردنەوە و ئەرشیفکردنی مێژووی ژنان بوو بۆیە پەیوەندێکی باشی لەگەڵ ژنانی نووسەر و چالاکوان و ڕێکخراوەکانی ژناندا هەبووە. کەسانی نزیک لە زیلان حکوومەتی تورکیا بە بەرپرسیار دەزان و دەڵێن لە ماوەی ئەم ساڵدا زۆرترین چالاکوانی سیاسی و پەنابەری کوردی تورکیا و سووریا لە هەرێمی کوردستان کوژراون و کەسیش لەسەر ئەو کوشتنانە سزا نەدراوە. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن بە جددی هەوڵ بدات بۆ دەستگیرکردنی ئەنجامدەرانی ئەم تیرۆرکاریانە و ڕادەستی دادگایان بکات. لە شاری سلێمانی لە قەرەباڵغترین گەڕێکیش ئەم شارەدا کە گەڕێکی بەختیاریە و ئێستا ئێمە لە شوێنی شەهیدکردنەکەی ئامادەین تیرۆرەکرێ لەلایەن میتی دەوڵەتی داگیرکاری تورکیا بە هاوکاری دەسەڵاتدارانی ناوخۆیی ئێمە بەداخەوەین بەڕاستی کە ئەم شارە و ئەم هەرێمە بووە بە ناوەندێک بۆ تیرۆرکردن و بۆ پیلانگێڕی و بۆ شەهیدکردنی ئازادیخوازان و وڵات پارێزان و شۆڕژگەڕان. دەنگی ئەمریکا هەوڵیدا لێدوانی پۆلیس و ئاسایش لەسەر ڕووداوەکە وەربگرێت بەڵام وەڵامی پەیوەندیەکانی نەدرایەوە. سنوور کەریم دەنگی ئەمریکا سلێمانی.